سین ئەوێتن ئەم ناحەقی قبول نەکاتن بۆیشە زێڕێکی یەکجار زۆری کڕیوە و هۆکاری گرانبوونی زێڕیش لەم کاتەیەدا کە ئەبینن بەهۆی چیە بۆی کە سین چەند تەن زێڕی کڕیوە کە لە جێگایەکە ئەڵێن 12 تەن زێڕی کڕیوە لە جێگای ئەڵێن نەخێت بەڵکو 30 تەنی کڕیوە کە ئەم تەنانە زۆر زۆرن بۆ وڵاتێکە وردە زێر گل ئەداتەوە بۆ ئەوەی کە لە ببوورن با بڵێن 12,000 تەن یاخود 30,000 تەن زێڕی کڕیوە کە ئەمە یەکجار ڕێژەیەکی زۆرە بۆی کە بتوانین لە داهاتوودا لە کاتێکی نادیارە یاخود لە ناکاوە ڕابگەنێ بەوەی کە دراوەکەی بە زێر ڕووپۆشەکات ئەو کاتە دۆلار ئەچێتە زەبڵدانەی مێژووە ئەگەر بێت و سین مەشغول بکاتن بەو شەڕانەوە بەلاوازکردنی جم و جۆڵە بازرگانیەکەی لەگەڵ ئەو وڵات لەگەڵ ئێران و رووسیا و خەلیج و ئەو مەتیقانە ئەو وڵاتانەی خەلیج دەوروبەریە ئەوە بێگومان جم و جۆڵەکەم بێتەوە ناتوانێت زێڕی تر بکرێت بەوەی کە بە ملیارەها و یاخود بە تریلیۆن دراو کۆپی بکاتن و لەو لاشەوە زێر لەگەڵی دابنێ کەواتە ئەم خەونەی سین و هاوپەیمانەکانیش تاخیر ئەبێتن و ناتوانێت ئەم هەدەفەی بپێچێ لەو لاشەوە ئەتوانێتن دۆلارەکەی زیاتر ڕەواز پێ بدات و بە بازار بکاتن بەهۆی ئەو جم و جۆڵە بازرگانیانەی کە لەو منتیقەیە دروستێکات بەهۆی سەرهەڵدان و بەرپاکردنی شەڕەوە کەواتە کۆمەڵی دەستکەوتی هەیە ئەگەر بێت لەو منتیقانە شەڕ بکات کەواتە ئەمریکا لەو ماوەی ڕابردوودا تووشی چەند کێشەیەک بوو لەو کێشانە کێشەی قەرزەکەی یەکجار زۆرە کە نزیکەی 22 تریلیۆنە کە ئابینین چرکە لە دوای چرکە زیاد ئەکات کە ئەمە کێشەوتە حاڵەتی مەستوت و کێشە دراوەکەی کە خەریکە سەری ئەخوات بەوەی کە ئەگەر بێت و سین ئەم پارەیە کۆپی بکات کە یا دینار و درهەمی یاخود یەنی سینی بکات بە زێر ڕۆزی و ئەوە بێگومان ئەو کاتە دۆلار نامێن کە دۆلاریش نەما یعنی نەمانی جەیشی ئەمریکا یعنی نەمانی ئەمریکا یعنی نەمانی هاوپەیمانەکانی ئەمریکا بەو دۆلارەیەوە ئەتوانێتن دنیا داگیر بکات کاڵێم ئەمریکا ئاگادار مەبەستم ئەو کەسانە کە خاوەنی دۆلارن کە ئەمریکایەکانیان کردوتە بە کۆیلەی خۆیان کە قەرزداریان کردوونە نەک ئەمریکا خودی خۆی بەڵام بۆ تێگەیشتن ئەڵێن ئەمریکا ئەگەرنە ئەمریکا خۆی قوربانی یەکەمی دەستی خاوەن بانکەکان و کۆمپانیایەکان کە خاوەن دۆلارەکەنە وەلا هەما کاتە کێشەی ئەو کێشە ئابووریەی کە سین کە ململانەی لەگەڵەکات کەواتە سێ کێشەی گەورەی هەیە یەکەم کێشەی میزانی کە نەقسی هەیە دوم کێشەی دراوەکەی خەریکە لە ناوەچێ سێمیان کێشە ئابووریەکەی کە ئەمە سین ئێستا بەربەرەکانەی کاتن و لێی ستاندۆتەوە ناوی یەکەمی ئابووری یەکەمی جیانی لێ ستاندۆ بەڵکو ئێستا سین ململانەی ڕکابەری یەکەمێتی کات ئەم سێ کێشەیە وای لە ئەمریکا کات بۆی کە هەموو ڕێگای سەباشەکاری بەکاربێنێ بۆی کە شەڕ بەرپا بکات لەو ناوچەیە و باشترین شەڕیش باشترین بیان و بۆی کە لێدانی ئێران بە هاوپەیمانەکانی خۆی ئەگەر بەدەستی خۆشی نەبێت ئەوە ئێرانە و لەگەڵ خەلیجە شەڕیان پێ بکات بۆی کە ئەم سێ کێشەیە بە هەر زۆرێک بێت ساڕێژ بکات یاخود بۆ ماوەیەکی دوورتر ئەم کێشانێک کە تووشی بوونە ئەم بەڵقە ئابووریانە بۆی کە بە پاشی بخا بۆ چەند ساڵێکی تر ئەگجینە هەر لە ناو ئەچێت ئەم کێشانە هەر ڕوەدەن بەڵام تاخیرێکە بۆ چەند ساڵێکی ترە هەروەک چۆنە 2010 کە گۆڵدمان سایکس کە خاوەنی بانکەکانی لێمان بڕادەرز بکە ئیفلاسیان کرد کە بە چەند 100 ملیارێکە پینەیان کرد و ئەم پینەکردنشیان بۆ چەند کاتێکی نادیارە بە دوور خستەوە کە ئێستاکە سەبرە بۆنەکەی و دەرەکەی کە خەریکە جارش ئەم جارە بە تەوژمێکی گەورەتر و بەڵقێکی گەورەترە خەریکە سەر هەڵداتەوە کاتە بێگومان ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناو ئەچن یاخود تووشی گەورەترین کێشەی هەموو بوارەکانە لە کێشەی خێزانی کێشەی برسێتی کێشەی نەمانی کار کێشەی ئاو کارەبا کێشەی هاتوچۆ گەورەترین کێشە دروستە بە یەکەمین وڵاتیش ئەمریکایە دووەم ئەوڕۆپایە سێم